کێ براوەی بڕیارەکەی دادگای فیدراڵیە؟ کاردانەوە و دەرەنجامەکانی چی بوون؟ دوێنێ وەکو چاوەڕوان دەکرا لە سەربوونی 4 سکاڵا دادگای باڵای فیدراڵی بڕیاری نایاسایی بوونی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستانی دەرکرد. بەوەش قۆناغێکی نوێی لە کوردستاندا هێنایەکایەوە. بەو پێیەی دوای بڕیارەکە حکومەتی هەرێم دەبێتە حکومەتی کاربەڕێکەر. هەموو ئەو بڕیارانەشی لە ماوەی درێژکردنەوەی پەرلەمان دەرچوون پوچەڵن. بڕیارەکە کۆتایی بە ململانێ و ناکۆکی دوو حیزبە سەرەکیەکەی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی هێنا کە لەسەر ئەو پرسە هەیان بوو. جگە لەوەی کۆتایی بەو گومانانەش هێنا کە دەیانگوت هەڵبژاردن لەم ساڵدا یەکێکە لە ئەگەرە لاوازەکان. ئەو بڕیارەی دادگای فیدراڵی کاردانەوەی لێکەوتەوە. یوسف محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان کە خۆی سکاڵاکەی تۆمار کردبوو گوتی سوپاس بۆ خوا ئەم جارەش لەم ئاڵنگاریە دەستوری و یاسایەدا سەرکەوتوو بووی. دوا بە دوای ئەوە نەوەی نوێ گوتیان ئێمە بووی سکاڵامان تۆمار کردو وا خۆیان نیشاندا کە دەستکەوتێکی گەوریان بەدەستهێناوە. لە کاتێکدا یوسف محەممەد لە سەرەتای درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانەوە دەرگای دادگای فیدراڵی گرتبووە بەر. گوتەبێژی پارتی دیموکراتی کوردستانیش ڕایگەیاند حیزبەکەی لە کاتی یاسایی و کۆتایی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستاندا هەموو هەوڵەکانی خستەگەڕ بۆ بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردن لە کاتی یاسایی خۆیدا. هەروەها دەسڵت داوا لە هەموو لایەنەکان و هاوڵاتیانی کوردستانیش دەکەین هەر یەکە و بە ئەندازەی بەرپرسیارەتی خۆی هاوکار و ڕێخۆشکەر بن بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەر. کۆمەڵی دادگەریش دەڵێت زۆر جار سەرۆکی کۆمەڵی دادگەری هۆشیاری دڵسۆزانەی داوە کە بەم شێوە لە ناوخۆ زەرەر و لە دەرەوەش ناوبانگی میلەتەکەمان لەکەدار دەبێت. دەبینە مایەی گاڵتەجاری وڵاتان، بەڵام ئەم دەسەڵاتە لە جیاتی گوێگرتن لە دڵسۆزان لەسەر ڕێباز و شێوەی خراپی حکمڕانی بەردەوامن. هەریەک لە گۆڕان و یەکێتیش هیچ لێدوان و کاردانەوەیەکیان نەبووە وەک ئەوەی ئەوان لە دەرەوەی دامەزراوە و دەسەڵاتی حکومەتی هەرێم و عێراقیش بن. لە دەرەنجامی بڕیارەکەی دادگای فیدراڵی چەند شارەزایەکی بواری سیاسی و دەستوری دەڵێن ئەگەر حکومەت و پەرلەمانی کوردستان ئەم بڕیارە جێبەجێ نەکەن دەرگای بەکارهێنانی هێز لە لایەن عێراقەوە دەخاتە سەرپێش بەرامبەر هەرێم بە بیانووی سەپاندنی یاسا و دەستور. بۆیە بەو پێیەش بێت لە دوای دەرچوونی بڕیارەکەی دادگای باڵا ئیدی دەبێت لە ماوەی 4 بۆ 6 مانگ هەڵبژاردن لە کوردستان بەڕێوە بچێت. کۆتایی بەم پرسە و پرسی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و حکومەت و ناکۆکیەکانی نێوان حیزبە دەسەڵاتدارەکان بهێنرێت و سەردەمێکی نوێی سیاسی دەست پێ بکات. دادگای باڵای فیدراڵی لە سەرۆک و 8 ئەندام پێکدێت کە بەسەر پێکهاتەکانی کورد و سوننە و شیعە دابەش بوون و هەروەها لە کۆتا بڕیارەکەی سەبارەت بە پەرلەمانی کوردستان. هەردوو ئەندامە کوردەکە و ئەندامێکی سوننەی ئەو دادگایە دژی بڕیارەکە بوون. بەڵام سەرنجام دادگا بڕیاری کۆتایی و یەکلاییکەرەوەی دژی نادەستوری بوونی درێژکردنەوەی پەرلەمانی کوردستاندا.